بە مەبەستی ڕاگرتن و سەقامگیری بازاڕی دراو حکوومەتی عێراق بڕیاری داوە مامەڵە بە دۆلار قەدەغە بکرێت بۆ ئەمەش ئاسایشی نیشتیمانی ڕاستپاردووە چاودێری بازاڕ بکات هەرچەندە بڕیارەکە هێشتا بە فەڕمی نەگەیشتووەتە سەرجەم بازاڕەکان بەڵام فرۆشیاران پێیان وایە یان دەبێت حکوومەت سەقامگیری بۆ بازاڕی دراو بگێڕێتەوە یانە و بڕیارانە لە بەرژەوەندی کڕیار و فرۆشیار نابێت. بەحقیقەت بابەتی کەرتی خانوبەرە لە ئێستایە کە حکوومەتی عێراقی ئەم بڕیاری دەرکردووە ئەمە دەبێت هۆکارێک کڕنوفرۆشتنی شاری کەرکوو لە کەرتی خانوبەرە بە ڕێژەیەکی باشتر فرۆشتن بکرێ وەکو با بڵین جاران چونکە جاران بەحقیقەت بابەتی دۆلار کە لە بەرزبوونەوە بوو کەرتی خانوبەرە بگرە لە هەموو کەرتەکانی تر هەموو سێکتەرەکانی تر وەستانێکی باشی بەخۆی و بینی بەڵام لە ئێستادا هەتاکو دۆلار لە دابەزی نابێەوە بگرە ئەم بڕیارەش کەرتی خانوبەرە و کڕنفرۆشتنێکی زۆری لەکرێت لە کاتەکانی پێشتر. بەنسبەت ئەو بڕیارەوە ئێمە تا ئێستا بەس لە میدیاوە بیستمانە ئێمەش وەک خۆمانیان بابڵین وەک ئەوەی کە شت بکڕین لە دەروی وڵاتەوە هەر بە دۆلاری کڕین یعنی ئەگەر بێت و ئەو بڕیارەش بێ ئێمە هەر زەرمەند دەبین چونکە بە دۆلار کڕیمانە ئەبێ بە دۆلار یانی بەسەری ئەو ڕۆژە بشکەینەوە بۆ هاوڵاتیان اینجا پێویستە حکوومەت سەری دۆلار جێگیر بکە بۆ ئێمە بتوانین ینی کە کڕیمان ئەو کاتە توانین کە جێگیر بووە هەر بۆ سەرە با بڵین بشکەینەوە. وڵای خۆی ئەگەر حکوومەت بەدوای ئەم مۆزوعەیە نەچێ هەردوو لا زەرەکە یعنی ئێستا حکوومەت وەرەقە بە 132 دۆزیەکە بەس لە بازار بە 147 اینجا ئێمە ناتوانین مەسەرن بەو شێوەیە یعنی ئەگەر حکوومەت بەدوای ئەم مۆزوعەیە نەچێتەوە جێبەجێ نەکات لە دوای بوجە ئەوە هەردوو لا زەرەکات چونکەم تۆ شتێکە فڕۆشی مەسەرن کابرا شتێک کڕێ بە قەرز وەرەقە بە 147 حسابەکەن لەسەری کە قەرزەکەیانێتەوە تەبع دێنی عینەن ئاوا حسابیەکەنەوە یعنی ئەگەر خۆی بەدوای مۆزوعەیە نەچێ هەردوو لا زەرەکە. سەرباری ئەوەی حکوومەتی عێراق چەند بڕیارێکی بۆ بەرزکردنەوەی بەهای دراوەکەی بەرامبەر دۆلار دەرکردووە بەڵام بەهۆی ئەوەی مامەڵەی بازرگانی عێراق لەگەڵ وڵاتانی دەرەوە بە دۆلارە تا ئێستا نەتوانراوە ئەو ئامانجە بەدی بهێنرێت شارەزایەکی ئابووریش پێی وایە ئەم بڕیارەی عێراق بۆ مامەڵە بە دینار لە بری دۆلار کاریگەری زۆری لەسەر بازار نابێت. ئەم کاریگەریەوەی ئەم ڕێکاریانەی حکوومەتی عێراقی کردوێتە بەر تەسەورەکەم یعنی ئەو تەسیراتەی لەسەر بازار نەبێت چونکە ئێمە وڵاتێکی هاوردەکارین لە سەتانەوەتی ماوەدەکان کە دێت بە دۆلار دێت کە بە دۆلاریش هات هاوڵاتەکە ئەگەر بە دینارش بیفرۆشێت هەر ئەگەڕێتەوە سەر دۆلارەکە بەڵام تا ئێستاکانە ئەوەی کە ئێستا حکوومەتی عێراقی کردوێتی بەوەی کە نرخی داگرت ئەو دوو جیاوازێت تا ئێستا ماوەتەوە بەڵام حکوومەت ئەتوانێت لە ڕێکاری ترەوە بتوانێت نرخ داگرێت نەک لە ڕێگای ئەوەی کە بە مامەڵە بە دۆلار بکات چونکەەوە جیاوازەکە ئەوەندە ئەو دوو ڕێسێ ڕۆژە ئەو بابەتەی کردو و نرخەکان هەر کەمێکی ماوە. ماوەی چەند مانگێکە حکوومەتی عێراق سەرقاڵی دۆزینەوەی ڕێگەچارەی سەقامگیری بازاڕی دۆلارە هەرچەندە ڕێژەی خستنە بازاڕی دۆلار لەلایەن بانکی ناوەندیەوە زیاد کردووە بەڵام تا ئێستا نەیتوانیوە بەهای دینار بۆ ئەو ئاسە بەرز بکاتەوە کە خۆی بڕیاری لێدا کە 1320 دینارە بۆ هەر دۆلارێک بە پێچەوانەوە لە هەفتەی ڕابردوودا جارێکی دیکە بەهای دینار دابەزینی بە خۆیەوە بینیوە ئەمەش زیانی بە مامەڵەی ڕۆژانەی هاوڵاتیان گەیاندووە و جموجۆڵی بازاڕیشی ڕاگرتووە. چیانووری کەناڵی پەیام کەرکووک.